بەرەوە دەچێت. پامنێرمان بەرزان مەلامین لە گەڵمانە بێت. بەرزان نوێترین زانیاریەکان لەسەر کۆبوونەوە یاخود وردەکاری کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان دوولایەنەکەی گۆڕان و یەکێتی چییە؟ بەڵێ زرێبار بانیتان باش دیارم نەمێ سەرەتا لەوە باس بکەم کە نزیکەی چەند خولەکێک دەبێت کە شاندەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە شاندەکە بە سەرۆکایەتی ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبەیە کە سعدی ئەحمەد پیرێ سەردانی ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان دەکات لە شاری هەولێر کە دەکاتە گەڕەکی بەختیاری لە شارەدا و دیارە ئێمە گفتوگۆمان لە هەردوو لایەنەکان کە وەکو چەند زانیاریی سەرەتاییاندا چونکە هێشتا تەنانەت کۆبنەوەکەش دەستی پێ نەکردو تەنها سەردانەکەی گەشتونەتە ئەوێ ئاماژەیان بۆ کرد کە بیرۆڕەکان ئاڵوگۆڕ دەکەن لەسەر ئەم پرسانی ئێستا کە لە هەرێمی کوردستاندا بوون یانێ بەتایبەت کێشە سیاسیەکاندا گفتوگۆ دەکەن کۆ دەبنەوە و باسی دەکەن و هەوڵ دەدەن کە ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ ئەو پرسانە چونکە لە ئێستا هەردوو حزبەکە تا ڕادێکی زۆر بەتایبەت بزوتنەوەی گۆڕان لایەنێکی سەرکیە لەو کێشانە یاخود کە دەستی هەبێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە هەروایەکی نیشتیمانی کوردستانش کە دەکەوێتە نێوەنگری هەردوو حزبەکەی پارتی دموکراتی کوردستان و گۆڕان دەیەوێت تا ڕادەیە کێشەکان چارەسەر بکات. دیارەوەی ئێمە ئاماژەمان پێکرد کە ئەوان ئامادەن کە بۆ کۆبوونەوەی لووتکە و کۆبوونەوەیەکی لەسەر ئاستی کەسی یەکەمی حزبەکان ئەوان ئاماژیان بۆ کرد کە ئەوان ئامادەن بۆ هەر ڕێگە چارەیەک بێت بۆ چارەسەرکردنی پرسەکان بەڵام ئەوش ئاماژەیان بۆ کرد کە ئەوش پێویستی بە کۆبوونەوەی یەک قۆڵی لەناو حزبەکانایە بۆی کە ڕێگە چارەکان لای خۆیانەوە ئاماژەی پێ بکەن. بەڵام وەکو زانیاریکی سەرەتایی تا ئێستا هەر ئەوەیە کە شاندەکە سەردانی گەیشتونەتە بارگاکەی بزوتنەوەی گۆڕان ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان و ڕەنگە پاش چەند خولەکێکی تر دەستکەن بە کۆبوونەوەکەیان. بەڵێ بەرزان لە ئێستادا کە بۆ پێی ئەو هەواڵی کە هەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبە تەنها بەشداری کردووە؟ نەخێر دیارە سعدی ئەحمەد پیرۆ لەگەڵ چەند کادرێکی پێشکەوتووی ئەو حزبەدا وەکو شاندێکن بەڵام بە سەرۆکاتی سعدی لە بزوتنەوەی گۆڕانیش بە هەمان شێوە؟ نەخێر لە بزوتنەوەی گۆڕان دیارە ئەندامانی ئەو ژوورە ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر. بەڵێ بەرزان مەلامین پامنێرمان لە شاری هەولێر لە گەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە. بەردەوامی.